بەڕێزان کاتوبارە دروشمەکان بگوڕوتینەوە بڵێنەوە ڕۆژاوای کاشی بازوو مەچەکی شەربات بازوو مەچەکی شەربات بەرخۆدان گیانە بەرخۆدان گیانە ئێمە ئەمڕۆ دانیشتوانی پارێزگای هەڵەبجە هاتووینەتە سەر شەقام ڕێپێوان و ڕێپێوانێکمان ئەنجام داوە بۆ پشتگیری و پشتیوانی لە خوشکبراکانمان لە ڕۆژاوای کوردستان. تاوانی ئەو خوشکبرایانەمان تەنها تاوانی کوردبوونە، بۆیە لێرەوە بەتوندی دانێ هەموو ئەو هێرشانەکەین کە بۆ سەر خەڵکی ڕۆژاوای کوردستان و خەڵکی سیڤیل ئەکرێ. سڵاو لە سەرجەم ژنانی ڕۆژاوا، سڵاو لە ئیرادەی کۆڵایینی ژنانی کورد بەگشتی و ژنانی ڕۆژهەڵات و ڕۆژاوا بەتایبەت. ئێمە ئەمانەوە ئەمڕۆ بە خەڵک بڵێن، بە ڕۆژاوا بڵێن ئێوە تەنهانین، ئێمە لەگەڵتانین، کورد یەک پارچەیە، یەک نیشتیمانە، یەک دەوڵەتە، سنوورەکان تەنها سنووری دەستپێکن. بەڕێزان کاتوبارە دروشمەکان بگوڕوتینەوە بڵێنەوە ڕۆژاوای کاشی بازوو مەچەکی شەربات بازوو مەچەکی شەربات ئەمڕۆ وەکو پشتگیری بۆ کوردانی ڕۆژاوا هاتوونەتە سەر شەقام بۆ گردبوونەوە هەم بۆ ڕێپێوان بۆ پشتگیری ئەو شەرەبانانە بڵین کە گیانی خۆیان کردوێتە قوربانی کە بەناحەق بەداخەوە کە لەلایەن دوو وڵاتی زلهێزەوە چ تورکیا و چ سووریا شاری حەلەبی خۆشەویستیان کردوتە ئاماج بۆ قەرکردنی کورد. ئێمە پشتگیری تەواوی خۆمان بۆ شەرەبانان و بۆ سەرجەم کوردانی لە هەر چوار پارچەی کوردستان دووپاتەکەینەوە. ئەی باوکی دیموکراسی